ئەم کچە شەوێک بە تەنها ڕاهێنان دەکات. کاتێک سێری ئاوێنەکە دەکات هەست بە شتێکی نامۆ دەکات، بەڵام گوێی ناداتێ. کاتێک دووبارە سێری ئاوێنەکە دەکاتەوە بۆی دەردەکەوێت جوڵەی جەستەی دوا دەکەوێت، بۆیە دەیەوێت دڵنیا بێتەوە لەوەی کە ئایا خەیاڵ دەکات یان بەڕاستی وایە. بەڵام لە ناکاو جوڵەیەکی خێرا دەکات و بە تەواوەتی دڵنیا دەبێتەوە، بۆیە زۆر دەترسێت و ڕادەکات، بەڵام ناتوانێت بڕوات و دەیەوێت چیرۆکی پشت ئەمە بزانێت. وێنەدانەوەکەی ڕێک وەک کچەکە وایە، بەڵام باشتر لە کچەکە سەما دەکات. جوڵەکانی لە سەرەتاوە سادەن. کاتێک دەبینێت کچەکە دەتوانێت ئەنجامی بدات زۆر دڵخۆش دەبێت، بەڵام کاتێک جوڵەکانی قورس دەبن دەبینێت کچەکە ناتوانێت جوڵەکانی دووبارە بکاتەوە، بۆیە تووڕە دەبێت و قاچێکی دەشکێنێت. پاشان دەیەوێت قاچەکەی تریشی بشکێنێت، بۆیە کچەکە دەترسێت و هەوڵ دەدات بەرەو مۆبایلەکەی هەڵبێت، بەڵام کاتێک دەیەوێت دەست بەرێت بۆ مۆبایلەکەی ئەو پەنجەکانی یەکێک دەشکێنێت، پاشان ملیشی دەشکێنێت. لە کۆتاییدا دەست دەکات بە سەمایەکی شێتانەوە ئاهەنگ دەگێڕێت.